زۆر باشە با بزانین هەڵبژاردن لە عێراق بۆ پەرلەمان لە کاتی خۆیدا ئەنجام دەدرێت. عێراق بەم هەموو کێشەیە کە هەیەی دەتوانێت هەڵبژاردن ئەنجامدا ئەگەر کردیان هیچ لە مەسەلەکەی ئەو هەموو کێشەی عێراق دەگۆڕێ. ئەمانە کۆمەڵێ بابەتن دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر فەتاح الشێخ سیاسەتمەندار و نزیک لە ڕەوتی نیشتیمانی شیعەی موقتەدا سەدر ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شێخ شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی عێراق نوقمی کۆمەڵێک کێشەی گەورەیە. ئایا هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام دەدرێت بەم هەموو کێشەیەی کە لە عێراقدا هەیە؟ شكرا جزيلا. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. سەڵاو لە بینەرانی کوردستان 24. ئەمڕۆ ئەگەر بمانەوێت باسی هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی عێراق بکەین، هەڵبژارنی ئەمجارە کۆمەڵێک مەترسی تێدایە و کۆمەڵێک ئاڵنگاری دەرەکیشی لە خۆگرتووە و بەشێکیشیان نێوخۆین. ئەمە وا دەکات کە ئێمە نیگەران بین لە هەڵبژاردن لە وادەی ڕاگەیەندراوی خۆی کە بەم دواییە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕاگەیەندراوە بەوەی کە 11 2025 هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بکرێت. پێم وایە ئەمە شتێکی خەیاڵیە هەڵبژاردن لەو کاتە بکرێت. ئێمە ئێستا لە قەیرانێکی سیاسیدان دەیانەوێت بەر لە هەموو شتێک عێراق کۆمەڵێک بڕیار جێبەجێ بکات، واتە عێراق ئەوەی لەسەرەکە یەکەم جارە و داواکاریانە پێشکەش بکات و ئاگەری سەپاندنی هەندێک سزاشێ بەسەر هەندێک کەسایەتی سیاسی. ئەمانە و کۆمەڵێک کێشەی دیکە دەبێت لە بەرچاو بگیرێن بەر لەوەی تۆ باسی هەڵبژاردن بکەیت و وادەی هەڵبژاردن دیاری بکەیت. باش بەڕێز شێخ، ئێوە باسی کۆمەڵێک کێشەی سیاسیتان کرد. دەکرێت بزانین ئەو کێشە سیاسیانە چین کە بەرەوکی عێراقیان گرتووە و وا دەکا هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت؟ زۆرێک لە ئەو مامەڵەی کە حکوومەتی عێراق دەیکات مامەڵەیەکی ئیزدیواجیە و ئەو مامەڵەیە لە چێشتخانە سیاسیەکان دەردەکەوێت لە بەرژەوەندی ئەجندای دەرەکی کار دەکەن. ئەنجامەکەی شێوەیە کە دیموکراسیەت ناتوانێت لە ڕوتی خۆی ڕاست بڕوات لەبەرەوەی هەڵگرتنی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت، دروستکردنی گروپە چەکدارەکان بە کرێگرتنی هەندێک عێراقی بۆی لە بەرژەوەندی وڵاتانی دیکە شەڕ بکەن. هەموو ئەمانە پێچەوانەی دەستوری عێراقین، پێچەوانەی یاسان لەبەرەوەی دەستوری عێراقی حرامی کردووە و ئەوەی قەدەغە کردو کە میلیشیا لە چوارچێوەی دیموکراسیەت دروست بێت وەکەوەی لە مادەی نۆ خاڵی با و جیم داهاتووە و ئەو کەسەیش کە دەیەوێت بەشدیاری لەم حکوومەتە بکات و لە حکوومەتەکانی داهاتوو بکات دەبێت باوەڕێکی ڕەهای بە دیموکراسیەت هەبێت. ئەو دیموکراسیەتەی کە داوات لێ دەکات بەشداری لە پرۆسی سیاسی بکەیت، دوور لە چەک، دوور لە تۆقااندن، دوور لە گەندەڵی، دوور لە دزینی سامانی گشتی. زۆر باشە. بەڕێز دکتۆر فەتاح، ڕەوتی سەدر یەکێکن لە ڕەوتە هەرە بەهێزەکان خاوەنی دەنگدەرێکی زۆرە لە عێراق. ئەگەری بەشداری نەکردنی ڕەوتی سەدر لە هەڵبژاردننی داهاتوو کێشەکانی نێوماڵی شیعە چۆن دەبینن؟ ئەمە لە کێشە هەرە گەورەکانە کە چوارچەوەی هەماهەنگی لی دەترسێت. لەبەرەوەی تاکو ئێستا ئەوان نەیانزانیوە ئایا ڕەوتی نیشتیمانی شیعە بەشداری لە هەڵبژاردنەکەیان نا بە سەرکردایەتی بەڕێز سەید موقتەدا سەدر. ئەم ترسە لە ناخی هەمویاندایە، لە مالیکیدایە، لە سەروی هەمویان لە برەوەی بەشداریکردنی بەڕێز موقتەدا سەدر لە هەڵبژاردندا
بەشداریکردنێکی مەرزدارە داوای کردووە لە پێچینەوە لەگەڵ گەڵکاران بکڕە ڕێز لە مافی مرۆڤ بگیرێت چەک لە گروپە چەکدارەکان وەربگیرێتەوە ڕێگری لە قەچاق بەردننی دراو بکرێت بە وڵاتانی دراوسێ و بە ئەجێندای نیشتیمانی کار بکرێت نەک ئەجێندای با بڵێ وڵاتانی دەرەکیوە دەبێت چێشخانەی سیاسی چێشخانەیەکی خۆماڵی بێت لەبەرەوەی دیموکراسیەت ڕێگەی بۆی داوە کە نوێنەرایەتی گەلی عراقی بکرێت ئەو گەلەی کە خۆی نوێنەرانی خۆی هەڵدەبژێرێت دەبێت ڕێز لە ئیرادە بگیرێت دوو لە ئیرادی دەرەکی باش بەڕێز دکتۆر فەتاح ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا گوتتان لە عێراق ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکرێت بزانین چێنەوانەی ئەجەندای دەرەکی جێبەجێەکەن و ئەو لایەنە دەرەکیانە چێن کە ئەجێندایان هەیە لە عێراقا زۆرینەی پارتە سیاسیەکان کۆمەڵێک ئەجێندا پێڕەو دەکەن ئەمە ڕاستیە ئەوەی من خۆم باسی دەکەم لەبەرەوەی سەماحەتی موقتەدا سەدر داوای لە چوارچێوەی هەماهەنگی کردووە کە نوێنەرایەتی شیعی عراق بکەن نەک نوێنەرایەتی وڵاتان دیکە تەنانەت ئەگەر ئەو وڵاتە وڵایی شیعەش بێت وەکو ئەو خۆی لە زیاد لە ڕاگەندراوێک ئاماژێبەوە کردووە کە نابێت ئێران دەسوێدان لە پرۆسی سیاسی عراق بکاتوە ڕێگە بە پارتە سیاسیەکان نەدرێت ئەوانەی کە دەسەڵاتیان لە دەستە لە عراقدا کە نوێنەرایەتی ئێران بکەن ئەوە ڕێگە پێدراو نییە ڕێگە پێدراویش نییە خەڵکانێک نوێنەرایەتی ئەمریکا بکەن و ئەجندای ئەوان جێبەجێ بکەن و لە ڕاگەندرا و پۆستەکانی بەڕێز موقتەدا شەدریش باستەوە دەکرێت نەخۆراوایی و نەڕۆژهەڵاتی بەڵکو دەڵێ دەبێ هەڵبژاردن هەڵبژاردنێکی عراقی بێت زۆر باشە بەڕێز دکتۆر فەتاح خاڵێکیکەی زۆر گرنگ هەیە ئێوەش تا ڕادەیەک ئاماژەتان پێدا ئێستا بۆ خۆت باش دەزانی میلیشیا دەوڵەتی قوڵیان هەیە لە ناو عێراقدا و دەستیان بەسەر پەرلەمانیشتا گرتووە پێت وایە میلیشیا چەکدارەکان بۆ ئەم هەڵبژاردنەش هەر دەست بەسەر پەرلەماندا دەگرنەوە ئەگەر ئێمە ڕوو لە گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن بکەین و ئەو جارە پێویستە یاسای هەڵبژاردن هەڵگیری سیمایەکی دەستوری بێ بە گوێرەی مادەی نۆی دەستور لە جیم و بەدا هاتووە کە هەرگیز ڕێگە بەوە نادا ئەو پارتە سیاسیانەی میلیشیای چەکداریان هەیە بەشداری لە هەڵبژاردن بکەن بەم هەنگاوە پەڕ و باڵی میلیشیاکان لە پرۆسەی سیاسی دەبڕدرێت و پرۆسی سیاسی سەر دەخرێت ئەوەیشی کە یاسای هەڵبژاردن بە باڵای هەندێک لایەنی سیاسیدا دابڕدرێت لێرە و لەوێ بۆ ئەوەی ویستێکی حیزبی بێن نەدی بەبێ ئەوەی بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرێت من پێم وایە دەوڵاتی قوڵ زیاتر ڕێگوڕیشەی خۆیدا دەکوتێت و قوڵتر دەبێتەوە ئەگەر بێت و یاسای هەڵبژاردن یاسای وەکو ئەوانی کە بێ وەکو یاساکانی پێشوو بێت دەبێت ئەو یاسایی دادەڕێژرێ کە خەڵکی عراق چاویان لێ و هیوای پێدەخوازن یاسایەکی چاکسازی دەستوری بێت ئەو یاسایە لە پێچینەوە لەگەڵ ئەو میلیشیا گروپە چەکدارانە بکات کە چەکیان هەڵگرتەوە دەیانوێت بەشداری لە دەسەڵاتدا بکەن لە لایەک و لە لایەکی دیکەش کە زۆر گرنگە قەبارەی پارتە سیاسیەکان ئەو قەبارەی کە بەشداریان لە حەشدی شەعبیدا هەیە و ئەوانە کە هێزیان لە نێو حەشدی شەعبیدا هەیە و هەوڵی ئەوە دەدەن کە زۆرێک لە زۆرەکان جەماوەری خۆیان بۆ هەڵبژاردن بەکاربێن زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر فەتاح شێخ سیاسەتمەدار و نزیک لە ڕەوتی نیشتیمانی شیعی موقتەدا سەدر ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش